دیارە خۆتان نەزانن ماوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکردووە ئەوێ ئەو نمامگانەی کە هەیە حکومی بدرێ بە کەرتی تایبەت. ئێمە ئیمڕۆ وەکو پارتی سەوزی کوردستان لەگەڵ چەند ڕێکخراوێکی تری بواری ژینگەیی لێرەیە ئێمە بەتونگی لەسەر ئەو بڕیارە ئەوەستینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دەرکردووە کە نمامگاکانی حکومی بدرە بە کەرتی تایبەت. وەکو پارتی سەوزی کوردستان و ڕێکخراوە ژینگەیەکان ڕێگیری ئەەکەین لەو بڕیارە و داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەکەین بەپەلا ئەو بڕیارە هەڵوەشێنێتەوە، چونکە ئێمە پێمان وایە لە وڵاتی ئێمە خەڵک زیاتر لە ژینگە و سروشتی خۆی دوور ئەکەوێتەوە. ئەگەر دیقەدەن ئێمە لە نمامگای سەرچنار نمامێک بە 500 دینار بووە، ئاخر سعری ئەچێتە 1000 دینار دارتوویەک، بەڵام ئەگەر لە مەشتەلێکی ئالی بکڕێ یان ئەو کاتە بدرێ بە کەرتی تایبەت، ئەو کاتە لانێ یەک دارتوو یەک نمام ئەچێتە نزیکەی 10,000-12,000. ئەمە بارگرانیەکە لەسەر هاونیشتیمانیانی ئێمە. ئەمە جارێکی تر حکومەت خۆی یێ بەدەستی خۆی ژینگەی ئەم وڵاتە بچووکتر دەکاتەوە، ئەوێ ژینگە لەم وڵاتەیە هیچ بایەخێکی نەبێت.